ئەزانی کورسات مەگەزین سڵاوتان لە بێوارەتان باش بێت. ئەمڕۆ کورسات مەگەزین جیاوازە لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە. ئێمەش ئەمڕۆ بەجلی کوردی و بە زمانی کوردی شیرین دیارەخۆی سبەینەیە، بەڵام ئێمە هەوڵەین کە ئەمڕۆ پرۆگرامێکی تایبەت بێت بۆ ئەوەی کە ئێوەش بینەری بن و لەگەڵ ئەو شازەین کە زمانی شیرینی کوردی چەندین زاراوەی هەیە و با بڵێم ملیۆنان کەس بەم زمانە شیرینە و بە زاراوە جیاوازەکان گفتوگۆکان قسەکەن و لەگەڵەوەشا لە ساڵی 1999 لەلایەن یونسکۆ ئەم ڕۆژە واتە 21/2 دیاری کراوە بۆ ڕۆژی زمانی دایکە. وڵێن ئەمڕۆ چەند میوانێکی زوو خۆشەویست لێرە بن گفتوگۆکەین لەسەر ڕۆژەکە و بەشێک لەو چالاکیانەی کە بە ئەنجام گەێنرێت و بە تایبەتیش بۆ ناساندنی ڕەسەنایەتی واروە کللتوری کوردی بە شێوەیەکی گشتی. میوانی یەکەمم زۆر بەڕێز کاکوونەر ساڵی فۆتۆگرافەرە کە لە ئێستا پێشانگایەکی تایبەتی کردوتەوە. دیارە ئەمە با بڵێم یەکێکە لە زنجیرە پێشانگەکانی ئەو کە ساڵانێکی زۆرە کار لەسەر نیشاندانی سروشتی جوانی کوردستانەکات و بەڕێزیان لە پایتەخت و لە هەولێری خۆشەویستەوە. میوانی کورسات مەگەزینن. سڵاوت لەبێ کاکوونەر، ئەم کاتێت باش بێت. سڵاو لە بینەرانی کورساتیش. زۆر بەخێر هاتی. بەسەرەتا پرسم کاکوونەر و سروش دوانێکی دانەبراون بەس لە ڕێی فۆتۆیان لە ڕێی گەشتکردن و با بڵێم چوونە ناو سروشتیشەوە بەس بۆ فۆتۆچی یان بۆ گەشتیشە چی؟ زۆر سوپاس. بەخێراتی. دەمەوێت ئەوە بڵێم، دەتوانم بڵێم سروشت و مرۆڤ دوانەیەکی زگماچین کە هەردەم لە یەکدا نابڕێن. بۆیە هەموو کات مرۆڤەکان حەز دەکەم بچنەوە ناو سروشت. چونکە پێم وایە مرۆڤ لە دروست بوونیەوە لە سروشتەوە هاتووە. بۆیە زۆر کاریگەریی زگماچیە لە بینی مرۆڤەکان و سروشتدا هەیە. بۆیە هەموو کات مرۆڤەکان حەز دەکەن بچنەوە ناو سروشت. منیش لەو ڕێگەیەوە بەڕاستی خۆم هەم خۆشەویستیم بۆ سروشت، هەم وەکو لانسکەی فۆتۆگرافی دەتوانم بڵێم ساڵانە دەچمەوە ناو سروشت و هەموو ناوچەکانی کوردستان دەکەمە بێجیاوازی. گەشت و وێنەگرتن بەیەکەواکەی یان جیانەکەیتەوە؟ زۆر جادەیان کەم بەیەکەوە، بەڵام لە کاتی زۆر جیاواز. ینی گەشتەکانی من دەتوانم بڵێم جیاوازەکان ئەوە بۆ هەموو کات کە لە کاتی زۆر دەگمەن، کاتی زۆر زێڕین و کاتی زۆر جیاواز. بۆ نمونە لە ناوەڕاستی پاییزە کە دەتوانم بڵێم کاتی زۆر زێڕین هەیە لەو کاتانە کە ڕەنگەکان زۆر بە جوانی دێنە ناو مۆنیتەری کامیرەکانەوە. بۆیە هەموو کات ینی کاتی جیاوازمە هەڵبژاردوان لە وەرزی بەهارە کە وەرزی بەهارێکی چڕە، بەڵام لە لەوانەیە بەیانێکی زۆر زوو یان لە کاتە درەنگەکانە و کاتانەی کە ڕۆژ ئاوا بوون. بۆیە بۆ فۆتۆگرافێک پێویستە کاتی زێڕین، کاتی زۆر دەگمەن ببینێتەوە بۆ ئەوی فۆتۆکانی هەمیشە لە پێش بێت. چاوی خۆت یان لێنزی کامێراکەت؟ پێم وایە ڕۆژیان تاوکردی یەکترین. کامیان تیشترە بۆ تۆ؟ پێم وایە چاوی لەبەرەوەی هەموو کات تۆ دەبی گرنگی بە چواردەورەکەت بدەی، چواردەورەکەت لانسکەیپەکەت سروشتەکەت بخێنە ناو فرێمێک بۆی نیشانی بینەرەکانتی بدەی بە جوانترین شێوە. باسی وەرزەکانت کرد کاکوونەر، کام وەرزە تەنها پاییز ئەڵێن وەرزی با بڵێم شاعیران و نووسەران و ئەدیبان و ئیلهامی زۆر بابەتە، ئیلهامی دەیان گۆرانیشە. بۆ فۆتۆگرافەرانیش بەم شێوەیە زۆر جارە بیستم کاڵێن وەرزی پاییز بۆ کاتی وێنەگرتن لە هەموو وەرزەکانی تر تایبەترە، زۆر جارەیە پێش وەرزی بەهاری شایەتەوە. ئەمە لەبەر ئەو ڕەنگە جیاوازەی با بڵێم سروشتە یا خۆت خۆی بابەتێکی جیاوازە بۆ چاوی ئێوەش وەکو فۆتۆگرافەران. ڕاستی وەکوی کە باسمان کرد وەرزی پاییز هەمیشە بۆ فۆتۆگرافەران و بۆ هونەرمەندان وەرزێکی زۆر جیاواز بوو، بەڵام بۆ ئێمە فۆتۆگرافەر هەمیشە کە باس دەوە دەکرێن جیاکردنەوەی ڕەنگەکان، ڕەنگی زەرد و ڕەنگی قاوەی و ڕەنگی سوور و ڕەنگی سەوز و هەم دەتوانم بڵێم ئێمە زۆر جار کە پاییز هەڵدەبژێرین کۆتایی وەرزی پاییز هەڵدەبژێرین لەبەرەوەی دروست بوونەوەی ڕەنگی سەوز لەگەر ڕەنگی زەرد لەگەر ڕەنگەکانی دیکە تێکەڵ دەکرێت دەیخێنە ناو فرێمێکەوە شتێکی زۆر جوانی لێ دەردەچێت. بۆیە هەمیشە ئێمە پاییز تەنها دەتوانم بڵێم ئەوەیە کە بۆ پاییز هەڵدەبژێرین بەهۆی ڕەنگەکانیەوە، چکە ڕەنگی زۆر جوان دێتە ناو مۆنیتەری کامێرەکانە. جا لێرە بەشێک لە کارەکانی تۆ بینم ئەو پێشنگانی کەیکەیتەوە جیاوازێکی بە وەرزەکان یاخود نەخێر
با بڵێم کاری ئەم ساڵت هەمووی پێکەوە ئەکەیتە پێشانگایەک یاخود کاری وەرزێک کەس ئەکەیتە پێشانگایەک چۆن کاری لەسەرەکەی واتەکە من هاتمەوە پێشانگایەکی تۆ وەرزی پاییز و هاوین و بەهار و زستان هەمووی ئەبینم سروشتە جیاوازەکانە بینم یاخود بە ناوچەیەک و بە وەرزێک کارەکەی تۆ چۆن ماشەڵڵا پێشانگەکانە زۆرن دەتوانم بڵێم هەمیشە ئەومان کردوتە پێشەنگی کارەکانمان کە هەموو ناوچەکانی کوردستان بە زنجیرە بۆ نمونە ناوچەکانی کوردستان ئەوەی کە باسی دەکەین منتقەکانی چۆمان منتقەکانی سلێمانی منتقەکانی هەولێر منتقەکانی بادینان هەموو ناوچەکان خڕ دەکەینەوە دەیکەین بە پێشەنگایکی فۆتۆگرافی ساڵێک دوکومنتیان دەکەین ساڵی داهاتوو دیانکەینە بە پێشەنگایکی فۆتۆگرافی یعنی دەتوانم بڵێم هەموو وەرزەکانی تایە هەموو ناوچەکانی تایە و جیاوازێکەش ئەوەیە دەتوانم بڵێم ئەگەر تۆ سەیری پێشەنگایەک من بکەی خۆتی لەناو دەدۆزیەوە حتمما تۆ خەڵکی شوێنێکی ڕاستە بگومانەوە خۆت دەبینیەوە یەک لە شوێنەکان ناوچەیەکی تۆی تایە بۆیە ئەوم کردوتە کەلتورێک لە پێشانگاکانم کە هەموو کات دەتوانم بڵێم هەموو ناوچەکانی کوردستانم کۆ کردوتەوە لە کاتە جیاوازەکان لە وەرزە جیاکان لە لۆکیشنە جیاوازەکان چی وای کردووە کاکوونەر ئەوەنە با بڵێم هۆگری سروشتی کوردستان بێت چی شتێکی سروشتی کوردستان هاوبەشە کە تۆ بینی بێتت یاخود با بڵێم هەمیشە سەرنجی تۆ ڕاکێشا بێەوە ئەو هەموو ساڵە بەردەوامی تو بێزار نەبووی لە گرتنی فۆتۆی شار و شارچکەکانی کوردستان و سروشتە جوانەکەی کوردستان خۆی سروشت پێم وایە گەورەترین دەزمایە لە هەموو جیهان ئێمە ڕۆژانە کە دەبینین هەر وڵاتێک ئەگەر سەیری سۆشەڵ میدیا بکەین لە ڕێگەی فۆتۆ لە ڕێگەی سروشتەکانیەوە ئەو وڵاتە دەناسرێ لە ڕێگەی فۆتۆکانیەوە و دەتوانم ئەوە بڵێ من ئەوم زیندوو کردوتەوە کە هەمیشە بە دوای ئەوەی کوردستانیش زۆر دەوڵەمەندە لەو کە ناوچەی زۆر گەشتیاری زۆر جوانمان هەیە لە کوردستان دەتوانم بڵێم ئیشم لەسەر ئەوە کردو ئەو ناوچانەی کە شاراون کە زۆر پاکن لە کوردستان کە خەڵک نیانبینەوە کە دەستی خەڵکی نەچۆتە سەر زۆر پاکن پلاستیک و بابەتی سەیرانی بۆ نەچووە هەمیشە ئەوم پێشانداوە ینی زۆر جار دەتوانم بڵێم چەند ساعاتێک بە پێ ڕۆیشتوین بۆی شوێنێکی دەگمەن و شوێنێکی پاکمان دەست بکەوێ ئەوەیە کە تێکەڵکردنی سروشت کە ئێمە دەتوانم بڵێم شوێنی زۆر شاراومان هەیە لە کوردستان نیشاندانی ئەو شوێنە شاراوانە لە کوردستان کە زۆر گرنگن بۆ بابەتی گەشتیاری لە کوردستان پێشانگەی ئەم جارە جیاواز بوو لەوانی پێشووترێت چونکە وەک خۆت ئاماژێت پێکرد تۆ بە سیلسیلە کارەکەی واتە هەر پێشانگایە کار لە شاری هەولێر ئەکرێتەوە ئەم پێشانگایە ئەبرێتە شارەکانی کەرکووک و دوهۆک و هەڵەبجە و سلێمانی و هەموو ئەو شوێنانەی کە خەڵک حەزەکات کارەکانی کاکوونەر ببینێ ئەم پێشانگایش بە هەمان شێوە بێت یاخود ئەمان جیاوازترە هەموو کات ئەوم کردووە ئەگەر بتوانم لە شوێنێکە ڕادەوەستم شتەکانم بەرەو پێش نەچوە نەم کردووە جیاوازی ئەو پێشانگای لەگەڵ پێشانگایەکانی تر ئەوە بۆ کە ئێستا کامێرەی بێ ئاوێنە هەیە میرە ڕێنسی پێ دەڵێن کە دەتوانم بڕێم کواڵەتی فۆتۆیەکان زۆر بەرزترن و زائیدەن دەتوانم بڵێم ئیشەکان زۆر زیاتر بەرەو پێشەوە چوونە ئەگەر بزانم لە شوێنێکا ڕادەوەستم زیاتر پێشانگا ناکەمەوە بەڵام دەتوانم بڵێم ئەم ساڵ یەکێک بوو لە هەرە پێشانگای باشەکانم کردمەوە لە شاری هەولێر و لە شاری سلێمانی زۆر باشە قەت دەستکاری فۆتۆکانەکەیتیان خۆی کوالەتی چۆنە ئاوادانەی پێم وایە هەموو فۆتۆگرافەران ئەو بەشیان هەیە کە بتوانیت تۆ لەوانەیە لە بەڵانسی ڕەنگەکانیانە ئەوتە لە شوێنێکە هەڵەیەکی بچووکتی ئێمەی فۆتۆگرافەر هەموو کات بە شێوەی ڕاو فۆتۆ دەگرین بە شێوەیەکی خام بۆ ئەوی لە کۆتایی بتوانین کە لە شوێنێکە هەڵەیەکمان هەیە لە ڕێی بەرنامەکانی کۆمپیوتەرەوە بتوانین تا حدێک ئەو هەڵانەمان چاک بکەینەوە پێم وایە شتێکی زۆر نۆرماڵە لە هەموو دنیاش زۆر باشە پێشانگای داهاتووتر هەر بەم شێوەیە بێت یاخود جیاوازترە بێت پێم وایە وەکو کە باسمان کرد زنجیرەی پێشانگاکەمان لە شاری هەولێری خۆشەویست کردمانەوە ئەمجارش لە شاری سلێمانی خۆشەویست لە پەیمانگای برایت کە بە خۆشحاڵیەوە پرۆپۆزەڵەکەی منیان قبول کرد سوپاسی پەیمانگاکە دەکەم کە بەڕاستی ئیشێکی زۆر جوانیان کرد لەم ڕۆژەدا و پێم وایە لە داهاتووش دەچمە شاری دهۆکی ڕەنگین ئینشاڵڵا بە هیوای بەردەوامی بۆ هیوایم کە هەمیشە پێشانگاکانت ئاوا ڕەنگین بن بە سروشتە جوانەکەی کوردستان سوپاس بۆ بەڕێز هونەر ساڵەی فۆتۆگرافەر کە لەم بەشەی کورسات مەگەزین بووی زۆر بەخێر هاتی